ژیانی ئێمەیە ژیانی ئێمە ئەگەر ژینگەنە بێ دەوامی نابێت کەچی بۆیە بەڕای من ئەگەر ئێمە ژینگە پارێزین با بۆ هەمیشە بێ بە ئاگامان لی بێ تا پیسی بکەین ئەو ژیانەی ئێمە ڕوو بە لە ناوچوون دەچێت ئەگەر ئاگامان لی بێ ئەگەر پاکی ڕاگرین ژینگەی خۆمانە کەسێکی بیانی نایە لە ژینگەی ئێمەدا بژی ئەگەر ئێمە ژینگەکەمان لە ناو بچێ کابرای بیانیش خۆی ئیجازە نادای بەچین لە ژینگەی ئەو ژیان بکەین ئەوەی ئی خۆمانە بابی پارێزی ژینگە پارێزی ئەرکی سەرشانی هەمومانە و هیچ فەرقی نییە ژینگە لەگەڵ ماڵەکەی خۆمان هیچ جیاوازێکی نییە ئەبێ ژینکە وەک ماڵی خۆمان بیپارێزین و کام لانەش وەختی وەرزی بەهارە و دەچینە بۆ سەیری گەشت و سەیران ئەبێ بەرگی دارەکان نشکێنین ژینگەی خۆمان پاکوخاوێن ڕاگرین زیان بە دارەکان نەگەیەنین بە خۆمان کە دەچینە هەر شوێنێک شوێنە گەشتیارەکان یاخود سەفرە پاژماوەی خۆمان دەبی لە شوێنێکی تەواو هەڵگرین چونکە کەسیتکە شخصیتکە دێتە جێمان پێویستە خایەن بێتن چونکە پاک و خایەنی ئەو لە خۆمان باشە و ژینگەش ئەو کەش و هەوای هەردەم ژین پێویستە کەش و هەوایەکی ساوی و داواکارم هەیە لە جەماعەتی خۆمان لە کوردستانەکەی هەر کەسێکی چوە دەرێ بۆ ئیسراحەتێ ئەدەقەت لاگەی شێگەڵە خۆی بەرێ بۆ دەرەیە هێوارەگە تەوا بۆ گەڕانەوەیدا ئەدەقەت ئەو عەرزە بۆ شتەی کۆکاتەوە دە عەلاگەی کات دەگەڵە خۆی بەرێتەوە ماڵێ نەک فرەدا لەسەر جادە و شەقام و شتە ژینگە و مینگەی زۆر ارتزاعە واقعاً کوردستانەکەمان زۆر خۆشە حیفە ئەو ژینگەی ئەوە لێ بکەین دارماران دەشتێنن